لە ئێستادا بەکارهێنانی کارەبا و مۆبایلە زیرەکەکان و لەیزەر زۆر ئاساییە و ڕۆژانە بەکاریان دەهێنین. بەڵام چەند سەدێک لە مۆبایلگەر باسی ئەمانەت بکردبایە پێیان دەوتی تۆشێتیت. هەرچەندە لای ئێمە بارودۆخێکی نەگونجاو خوڵقاوە و بە شێوەیەکی باش کارەبا فراهەم نەکراوە. هەر بۆیە منیش لەم کاتی ئەمە ڕیکۆرد دەکەم، دەستم لەسەر دڵم داناوە و دەترسم کارەبا ببڕێت و فریای هیچ نەکەوم. با زۆر لەسەری نەڵێم و بچینە ناو بابەتەکەوە. بەخێر بێنەوە بۆ چناڵی تۆپتەن کوردش. لە بڕگەیەکی تایبەت و بایۆگرافیدا باسی ژیانی زانا و داهێنەرێکی مەزن دەکەین کە مرۆڤایەتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کاریگەرگۆڕی، ئەویش زانا تێسلایە. نیکۆلا تێسلا داهێنەر و مهەندیسیک میکانیکی و کارەبایی و فیزیازانی سڕبی ئەمریکی لە شاری سمیلجان لە کرواتیا لەدایک بووە لە ساڵی 1856. ئێستا سمیلجان بەشێکە لە کرواتیای پێشووتر کە لە ژێر دەسەڵات و سنووری پاشای نەمسادا بوو. باوکی تێسلا قەشە بوو، هەرچەندە دەدایکی بێ ئیش و کار بووە و خوێندەواریەکی ئەوتۆی نەبووە، بەڵام خاوەنی مێشکێکی بەهێز بووە و ئارەزووی لە بەکارهێنانی ئامێرت ئەلکترۆنی و میکانیکیەکاندا هەبووە. تێسلا دواتر ڕەگەزنامەی ئەمریکی وەرگرتووە بەهۆی داهێنان و شۆڕشەکانی لە بواری فیزیا و کارەبا و میکانیکدا و بە تایبەتی لە وزەی کارۆمەگناتیسدا، ئەویش لە کۆتایی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 ناوبانگی دەرکرد. تێسلا سەرەتایی دەست بەکاربوونی وەکو داهێنەرێکی سەرەتایی هاتە پێشەوە و هەروەها مهەندیسی کارەبا بوو، کاتێک لە ئۆفیسی سەندەری تەلەگراف لە ناوچەی بۆتابێس کاری دەکرد. ئەویش لە ساڵی 1881 بۆ ساڵی 1882 پەیوەندی کرد بە کۆمپانیای کۆنتینێنتڵ ئەدیسۆن لە پاریس. لەو ماوەیەدا بەپێی هەندێک هەواڵە و راپۆرت بێت کە بڵاو بوویەوە، تێسلا باسی لەوە کردبوو کە ئەستاوە بە کێشانی نەخشەی بنچینەی و بنەماکانی بواری کارۆمەگناتیسی گۆڕاو کە وەکو دیارە ئێستا لە زۆرێک لەو ئامێرانەدا بەکار دەهێنرێت کە لەسەر بنچینەی کارۆمەگناتیسی کار دەکەن. ئەم داهێنانە سەرەتا بوو بۆ هاتنە ناو جیهانی تەکنۆلۆژیا و هەروەها دروستبوونی ئاژاوەش لە هەمان کاتدا لەگەڵ ئەدیسۆن و چەند لایەنێکی تر. هەر ئەم داهێنانە بووە هۆی بناغی ئامێر و تەکنۆلۆژیەکانی ئێستا و داهاتوو، وەکو یەکەمین مەکینەی دروست کرد کە لەسەر بنچینەی کارەبایی تەزووی گۆڕا و کاری دەکرد. پاشان بەرەو شاری نیویۆرک کۆچی کرد لە ساڵی 1884. هەموو ئەمانە لە تەمەنی گەنجێدیدا ئەنجامیدان. تێسلا داوای لە ئەدیسۆنیش کردبوو کە وەکو کارمەند لای خۆی وەری بگرێت و بیبا بەرەو نیویۆرک. ئەدیسۆنیش وەریگرت و بەیەکەوە بەرەو نیویۆرک گەشتیان کرد. خەوی منداڵی تێسلاش ئەوە بوو کە بتوانێت بچێت بەرەو ئەمریکا و دەست بەسەر وزەی تافگەکانی نیاگارادا بگرێت. هەندێک جار وتراوە تێسلا لەگەڵ ئەوەی زانایەکی زۆر زیرەک و درەوشاو بووە، لە هەمان کاتیشدا بازرگانێکی فاشیل بووە، لەوە دەچێت حەزی لە بازرگانی نەکردبێت. هەرچەندە داهێنانەکانی لە ڕووی بازرگانیەوە دەکرا سامانێکی زۆر کۆبکەنەوە، بەڵام ئەدیسۆن پیاوێکی بازرگان بوو و هەمیشە لە هەوڵی سامان کۆکردنەوەدا بوو، لەگەڵ ئەوەی داهێنەریش بوو. بەڵام بەراورد بە تێسلا داهێنانەکانی ئەدیسۆن وەکو شتێکی سادەوا بوون. ئەمانە و هەندێک هۆکاری بیرکردنەوە و ئایدۆلۆژی جیاوازیان وای لێکردن نەتوانن زۆر بێکەوە بمێننەوە. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی تێسلا دوای ماوەیەک کارەکەی واز لێ بهێنێت و کارگەی ئەدیسۆن جێبهێڵێت. هەتا کۆتایی ژیانی کە نزیکی 59 ساڵ دەبوو، هەستا بە دروستکردنی تاقیگەیەکی تایبەت بە خۆی لە ژێرناوی تێسلا ئەلکتریک لایت ئەند مانیفاکچرینگ، تاقیگەی تێسلا بۆ ڕووناکی کارەبایی و دروستکردن. هەر لەوێدا بوو تیشکی ئەکسی دۆزیەوە و تاقیکردنەوەی لەسەر خۆی کرد و هەروەها تریشکەی کارەبایی و گڵۆپی نیۆن و فلۆرەنسنی دروست کرد و هەندێک تاقیکردنەوە و داهێنانی تری کرد کە تەنها خۆی لی تێدەگەیشت. دوای ئەوەی تێسلا گەشتێک بەرەو کۆلۆرادۆ دەکات، پاشان دوای ماوەیەک دەگەڕێتەوە بۆ شاری نیویۆرک لەگەڵ بەرەو پێشچوونێکی زۆری زانستی تێسلا لە زانستی تۆرباین یەکەم ناوەندی وزەی کارۆ ئاوی دروست کرد، ئەویش لەسەر تافەکانی نیاگارادا بوو. لە هەمووشی گرنگتر تاوکردنی سیستەمی تەزووی گۆڕاو بوو. چیرۆکی پەراوێزخستنی تێسلا لە ساڵی 1884ەوە دەستی پێکرد. تێسلا هەستا بە دۆزینەوەیەکی ئامێرێکی نوێ کە توانایی دروستکردنی تەزووی AC هەبوو، واتە تەزووی گۆڕاو، کە زۆر باشتر بوو لە تەزووی DC. پاش ئەم دۆزینەوەیە ئەدیسۆن وای بۆ دەچوو کە پێشکەوتنی دۆزینەوەکانی تێسلا لەبێتە هۆی ڕکابەرێکی گەورە بۆ دۆزینەوەکانی ئەم. بۆیە ئەدیسۆن تەنها بەدژایەتیکردنی دۆزینەوەکی تێسلا نەوەستا، بەڵکو دەستی کرد بە بانگەشەکردن دژی تێسلا و وای بڵاو کردەوە کە تەزووی AC مەترسیەکی گەورە لەسەر ژیانی مرۆڤ و تێسلاش هۆکاری سەرکی ئەم مەترسیەیە. ئەدیسۆن خاوەنی سەرمایە و ناوبانگێکی زۆر بوو کە یارمەتی دەربوو بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەکانی لە دژی تێسلا. لە بەرامبەردا تێسلا سەرمایەکی بەشی سەرکەوتنی دۆزینەوەکانی خۆشی نەدەکرد. ئەدیسۆن ڕایگەیاند کە شەڕی ئەو لە دژی تێسلا نییە، بەڵکو لە دژی دۆزینەوەی تەزووی ئەیسیە، یاخود بە مانایەکی تر لە دژی زانستە.
ڕووپاگەندەکانی ئەدیسۆن زۆری نەخایاند کاتێک لە ساڵی 1888 تسلا جۆرج وێستنهاوسی دۆزیەوە کە پشگیری لە دۆزینەوەکانی دەکرد و بۆ پشگیرێکی باش بووی و لە ساڵی 1897 شەڕی نێوان ئەدیسۆن و تسلا بە سەرکەوتنی تسلا کۆتایی هات کاتێک جیهان تەزووی ئەیسی بەکارهێنا لە جیاتی تەزووی دیسی. تسلا بە گەورەترین زانا و داهێنەری مێژوو بە درێژایی سەدەکان دانرا و هیچ گومانێکیش لەوەدا نییە کە ئەم کەسە زۆر لێهاتوو بووە. پێشبینی و بینینەکانی تسلا زۆر گەورەتر و لە پێشتر بوو لە چاو ئەو سەدەی تیایدا دەژیا و هەروەها زۆر لە پێش زانەکانی تردا بوو کە ئەو کاتە گەورەترین منافیسی ئەدیسۆن بوو. هەروەها پەیوەندێکی زۆر کاڵی لەگەڵ ئاینشتایندا هەبوو بەڵام بەبینین چاویان بە یەکتری نەکەوتووە. سەرەتای خوێندن لە قوتابخانەیەک بەناوی پۆلیتەکنیک بووە پاشان خوێندنی زانکۆشی لە براک وڵاتی چیک تاو کردووە و بڕوانامەی وەرگرتووە. سەرەتا لەگەڵ فیزیا و بیرکاری خۆی خەری کردو و شارزایەکی زۆر باشی هەبووە بەڵام زوو بیرکردنەوەی گۆڕاو و هاتە ناوبواری کارەبا چونکە کارەبا شتێک بوو لای ئەو تووشی سەرسوڕمانی کردبوو. لە ساڵی 1898 بەهۆی ئەوەی تسلا هەوڵی گەڕاندنەوەی نازناوی دۆزەرەوەی رادیۆییدا کە لی دزرا بوو کارگەی تسلا لەلایەن دەستێکی نادیارەوە ئاگری تێبەردرا و بەهۆی ئەو گشت کەلوپەل و دۆزینەوەکان لە ناوچوون. لە ماوەیەکی کەمدا تسلا توانی گشت کەلوپەل و داهێنانەکانی دروست بکاتەوە و دۆزینەوەکانی بخاتەوە گەڕ. لە ساڵی 1949 دادگایەکی ئەمریکی مافی دۆزەرەوەی رادیۆی گەڕاندەوە بۆ تسلا کە خاونی ئەسلی دۆزەرەوەکە بوو. ئەو بوو کە لە ساڵی 1893 دۆزی بوویەوە لە جیاتی مارکۆنی کە لە ساڵی 1894 دۆزینەوەی رادیۆکەی شی کردبووە و بەهۆیەوە توانی بووی خەڵاتی نۆبڵ لە فیزیادا بەدەست بهێنێت. لە ساڵی 1916 بڕیاردرا خەڵاتی نۆبڵ لە فیزیا و بەهاوبەشی بدرێتە ئەدیسۆن و تسلا بەڵام هەر یەکیان ڕەتیان کردەوە خەڵاتەکە لەگەڵ ئەوی تردا وەربگرێت. وێنەی ڕاستی و گیراوی ڕاستی تسلا لە ژێر یەکێ لە ئامێرەکانی دانیشتووە کە پریشک و تریشخە دەرچۆگەی ملیۆنها ڤۆڵت بووە بەڵام تسلا بە ئاسایی دانیشتووە و کتێب دەخوێنێتەوە ئەویش لەبەر ئەوەی دەستی گرتووە بەسەر تەزوو ڤۆڵتیەکەدا و دەزانێت چۆن کار دەکات. تسلا لە شەو ڕۆژێکدا تەنها 2 کات ژمێر خەوتووە زۆرینەی کاتەکانی بە کتێب خوێندنەوە و داهێنان بەسەر بردووە. تسلا زۆرینەی داهێنانەکانی لە ڕێگەی خەیاڵ و بینینی ناومێشکیدا بووە و زۆر پەیوەست بووە بە کتێبی پیرۆزی مەسیح. هەروەها یەکێ بوو لەو زانایانەی خاوەنی مێشکی فۆتۆگرافیک بووە واتە فۆتۆگرافیک میمۆری لە ناومێشکیدا بە شێوەیەکی سێدووری دیزانی تەنەکانی کردووە پێش ئەوەی ئامێریکی یان تەکنەلۆژیایەکی نوێی خۆی دروست کردبێت ئەوە دیزاین و تایبەتمەندیەکانی لە مێشکی خۆیدا نەخشە کێشا و پاشان نمونەکی بەدەستی دروست کردوتەوە. کاتێک بابەت دەهاتە سەر باسی زانست و داهێنان و زیرەکی ئەوە تسلا لە پێش هەموو مرۆڤێکەوە بوو بەڵام لە بواری بازرگانیدا لاواز بوو چونکە بە جۆرە کاری دەکرد دەویست ئەوەی دروستی دەکات و داهێنانی تیادا دەکات خەڵکی ئاسایی بتوانن بە فری و بەبێ پارە بەدەستی بهێنن و سوودی لێوەر بگرن. داهێنانەکانی تسلا زۆرن. داهێنانە دیارەکانی تسلا لەکە لە ژیانی ئەمڕۆماندا بەکار دەهێنرێت بریتین لەم داهێنانەی خوارەوە. تەزووی گۆڕاو، دەستگرتن بەسەر ڕووناکی، تیشکی ئێکس، رادیۆ و شەپۆلی رادیۆیی، کۆنتڕۆڵ، ماتۆڕی کارەبایی، ڕۆبۆت، لەیزەر، پەیوەندیە بێوایەرەکان، وزەی بێوایەر، وزەی ئازاد و خۆڕایی، سیستەمی گۆڕینی کەشوهەوا، مایکرۆوەیڤ، تەلەڤیزیۆن، کۆیلی تسلا، ڕادار، مایکرۆسکۆپی ئەلیکترۆنی، گڵۆپی نیۆنی، گڵۆپی فلۆرینی، لەرەلەرکەری تسلا، تیشکی مەرگ، کەمترێڵ، بیرۆکەی سمارتفۆن. تسلا لە نێوان هەموو مرۆڤەکانی پێشخۆی و سەدەی ئێستا و داهاتوو تاکە کەسە زۆرترین داهێنانی هەبێت بۆیە ئەگەر سەیری مێژوو بکەین و سەیری ئێستا بکەین هەرگیز کەسێکی تری وەکو ئەو نادۆزینەوە. ئەوە تەنها چەند داهێنانێکی کەمی تسلا بوو کە باسمان کرد هەرچەندە زیاتر لە 750 داهێنانی تری هەیە. زۆرێکیان لە ساڵی 1943دا و دوای مردنی لە ناوچوون و نازانرێت ئێستا ئەو داهێنانە لەکوێدان. تەنها حکومەتی ئەمریکا و دەستگاکانی CIA و FBI زانیاریان لەسەر ئەو داهێنانە هەیە. هەندێکیشیان هەرگیز ئاشکرایان نەکرد و تەنها ئاماژەیەکی کەمیان پێداون.
لە مانگی 11 ساڵی 1934 دەنگۆ بڵاوبوویەوە کەوا تێسلا چەکێکی دروست کردووە بۆ بواری جەنگ. لە قسەکانی تێسلا کەوتبووی نوێترین چەک بۆ کۆتایی هێنا بە جەنگ. واتە چۆن؟ ئایا تێسلا مەبەستی چی بووە؟ تێسلا ئاماژەیەکی دابوو بە ناوی پیس ڕێی، واتە تیشکی ئاشتی. ناوەکە لەگەڵ ئەم جۆرە داهێنانەدا نەدەگونجا کە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز هەواڵێک بڵاوبوویەوە کە هەموو دانیشتوانی ئەمریکای تووشی شۆ کرد. ئەویش بەهۆی ناونیشانەکەیەوە کە لەسەر لاپەڕە یەکەمدا نووسرا بوو تێسلای تەمەن 78 ساڵ تیشکی مەرگی دۆزیەوە. بەپێی لێکجانەوەی کەسێکی شارەزا بە ناوی لۆرن دەیڤس وەسفی ئەم ئامێرەی کردووە و دەڵێت ئەم ئامێرە بەپێی بیردۆز بێت لە توانایدا هەیە گورزە شەپۆلێکی تیشکی گەورە دروست بکات و هەروها دەتوانێت دوژمنەکان و چەکە ئامێرە جەنگیەکانیش لە ماوەی چەند چرکەیەک لە ناوبەرێت و وێرانکاریی گەورە دروست بکات. دەیڤس دەڵێت ئەوەی ناتوانانی بیری لێ بکەیتەوە ئەو وێرانکاری کە دروست دەبێت بەهۆی ئەم چەکەوە زۆر گەورێ و دەتوانێت زۆر زیانی گەورە پێی ئەنجام بدرێت، بۆیە ناونرا بە دێث ڕێی، واتە چەکی مردن یاخود تیشکی مردن. داهێنانەکەی تێسلا ئەوە بوو لە ڕێگەی ئامێرێکی تایبەت سوودوەرگرتن لە کارەبا و بەرهەمێنانی شەپۆلێکی فراوانی گەورەی تیشکی گوزەر لە توانایدا بوو بە یەک جار زیاتر لە 100,000 فڕۆکە بخاتە خوارەوە لە دووری 300 کیلۆمەتر تەنها لە یەک شرکەدا. بەڵام هەتا تێسلا لە ژەنیدا بوو بە تەواوی باسی ئەوەی نەکرد و هۆکاریشی بۆی هەیە لە بەرهەست و سۆزی بوو بێت یاخود دژی جەنگ و کوشاری بوو بێ. هەرچەندە هەتا لە ژیاندا بوو هەمیشە باسی کردووە، هەتاکو تێسلا ناونرا بوو ئەفسانەی تیشکی مردن و هەر لە هەمان سەردەم دەنگۆی ئەوە هەبوو کە لە جەنگی ساردا جۆرە چەشێکی وا دروست کراوە لەلایەن هێزێکی زۆر گەورە کە هەمان ناوی هەبوو کە دەتوانێت لە دوورێکی زۆرەوە وێرانکارێکی زۆر گەورە و فراوان دروست بکات لە ماوەی چەند چرکەیەکدا. ئەم جۆرە چەکە لە چەکە ئەتۆمی و بۆمبی هایدرۆجینیەکان زۆر بەهێزتر و تۆقێنەرتر بوو. داهێنانێکی گرنگ و شێتانەتری دهێنی تێسلا بریتی بوو لە ئۆسکیلەیتەر کە بە شێوەیەکی میکانیکی لەر دروست دەکات کە ناونرا بوو تێسلا ئۆسکیلەیتەر. بەهۆی ئەم جۆر داهێنرانەوە دەتوانێت زەمین لەرزە دروست بکرێت. بۆ یەکەم جار لە ساڵی 1893 دروستی کرد لەرکەری کارەبایی میکانیکی کە لە ڕێگەی وزەی بەهەڵەمبوونی کارەباییەوە بەرهەم دەهێنرێت. دوای چەند ساڵێک تێسلا ئاماژەی بەوەدا بوو کە لە ژیانیدا یەکچار تاقیکردنەوەی لەسەر ئەم ئامێرە کردبوو. لە ساڵی 1898 زاینیدا لە شاری نیویۆرک تاقیکردنەوەی بەم ئامێرە کردبوو کە بووە هۆی زەمین لەرزەیەک لەو ناوچەیەدا. پاش بڵاوبوونەوەی هەواڵەکە پاشان ناونرا ئامێری زەمین لەرزەی تێسلا ئێرثکوێیک مەشین. سەرەتا تێسلا ئەوەی وتبوو کە ئۆسکیلەیتەرێکی بچووکی دروست کردووە کاتێک داوێتی لە ئۆفیسەکەی و دایگەساندووە. لەو کاتەدا لەرەلەرێکی گەوری بەرهەم هێنا و ئەو بینایی ئەمی تیادا بووە تووشی لەرزەیەکی گەورە هاتووە و هەتاوەکو کاری کردۆتە سەر بیناکانی دەوروبەری بیناکەی خۆی. هەرچەندە کێشی ئەمریکا چەند پاوەندێکی کەم بوو، بەڵام تێسلا بە جۆرێک لەرەلەرەکەی دیاری کردبوو ئەوەندە گەورە بوو دەیتوانی بینایەک بە تەواوەتی بهێنێتە لەرزین. ئەو کەسەی کە لەگەڵ تێسلا بووە و ئاگای لەم تاقیکردنەوەت بووە بە پێکەنینەوە گێڕاویەتیە و دەڵێت تێسلا چەکوشێکی لەگەڵ خۆیدا هەڵگرت بوو پاش ئەوەی کە ڕووداوەکە ڕوودەدات یەکسەر ئامێرەکە بشکێنێت و تاوەکو خەڵکی هەستی پێنەکەن و دوای کێشەی بۆ دروست نەکەن و هەروها بە یاریدەدەرەکی خۆشی وتبوو کە تۆش خۆت وەکو نەزانێک دەربخە و هیچ باز مەکە. تێسلا جگە لەلایەنی زانستیەوە جێی سەر سوڕمان بوو لەلایەنێکی تریشەوە بەهۆی سروشتی ژیانی و هەندێک ساڵ چووکەوتی تاو و ناسرا بوو. لەگەڵ ژمارە سێدا پەیوەندیەکی سەیری هەبوو بە جۆرێک 3 جار دەستی دەشۆرت یاخود 3 جار بە دەوری باڵەخانەیەکدا دەسوڕایەوە پێش ئەوەی بچێتە ناوی لەوەش ئەچێت تووشی نەخۆشی واسواسی و دەرونی بوو بێت. زۆر ڕقی لە مرواری بوو بە جۆرێک خەریک دەبوو شەر ببێت کاتێک دەیبینی هەر ئافرەتێک مرواری لە خۆی بەستوو ببێ. تێسلا قسەی لەگەڵ ئەوە ئافرەتانە نەدەکرد کە مرواریان لە خۆیان دەئاڵاند و نەش دەزاندرا بۆ ئاوا ڕقی لێتی. تێسلا ژیانی پڕبوو لە مەینەتی و ئازار و ژنیشین نەهێناوە. ژیانی هاوسەرەتی بە هیچ جۆرێک بۆ ئەم ڕێک نەدەکەوت. پێی وابوو ئەگەر زانایەک ژن بهێنێت ئەوە داهێنانی گەوری بۆ ناکرێت و ژن دەبێتە ڕێگە لە بەردەم کارەکانی. تێسلا ئەوەی وتبوو کە ئەنجامدانی سەکس دەبێتە هۆی لاوازبوونی بیری و تەرگیز لەدەست دەدات و بەمەش ناوێت کاریگەری بخاتە سەر داهێنان و پرۆژەکانی. هەموو کۆتایی ژیانی لە نیویۆرک بەسەر برد. 2 ساڵی کۆتایی لە هۆتێلێکی نیویۆرک بە ناوی نیویۆرکەر لە ژووری ژمارە 3327 کە دەکەوێتە قاتی سێم بەسەر برد. لەگەڵ ئەوەی تێسلا خاونی ئەو هەموو داهێنان و پرۆژانە بوو، بەڵام وەکو کەسێکی هەژار و بێکەس دەژیا، دەتوانین بڵین موفلیسیش بوو.
تێسلا کۆترباز بوو، زۆر حەزی بە کۆتر دەکرد، نەک تەنها خواردنیان بداتێ و بە خێویان بکات، بەڵکو کۆتری نەخۆش و برینداری هەڵدەگرتەوە و لەگەڵ خۆی و ئەیبردەوە ماڵەکەی و چارەسەری بۆ دەکردن. وەک دەڵێن کۆترێک دڵی تێسلای بردووە. تێسلا لەسەر کۆترێک هەندێک کتێبی نووسی و نازاندرێت بۆ. تێسلا باوەڕی چاوی بە زانستی باشکردنیوی وەچەنانەوە هەبوو و دەیوت هەندێک مرۆڤ بۆ ئەوە ناشێن وەچە بنێنەوە و منداڵیان ببێت، چونکە ئەو کەسانە نازانن بژین و ناتوانن سوود بگێنن. ئەویش لە ڕۆژنامەی سمیت سۆنیان بڵاو بوویەوە لە ساڵی 1935 کە خۆی نووسی بووی. زۆرینەی کار و هەوڵەکانی تێسلا بۆ ئەوە بوو کە وزە بۆ جیهان دابین بکات بە شێوەیەکی خۆڕایی، واتە بە شێوی فری ئینەرژی، بێ ئەوەی کەس فلسێک بدات. ئەویش ئەو بوو کە وزەی کارەبا بە شێوی وایرلێس بۆ هەموو جیهان بڵاو بکرێتەوە، ئەویش لە ڕێگەی هەوا و بە خودی زەوی خۆی و پێویستی بە هیچ جۆرە هێڵێکی وزە نەبووێت، هەرچەندە زۆر هەڵیدا تەواوی بکات، بەڵام پارەیەکی وای نەبوو تەواوی بکات و حکومەتیش بە هیچ جۆرێک یارمەتی نەدەدا، چونکە دەیانزانی گەر ئەم پرۆژەیە تەواو ببێت ئیتر ناتوانن پارە لە خەڵک وەربگرن. ئەمە گەورەترین خەوی تێسلا بوو. ئەو کاتەی تێسلا لە ژیانیدا بوو هەندێک هەواڵ بڵاو بوویەوە، گوایە تێسلا هەندێک ئامێر و داهێنانی نوێی کردووە بە شاراوەیی. ئەم داهێنان و ئامێرە نوێیانە تەواو سەرنج و باسی سوپای ئەمریکا و ئەڵمانیای ڕاکێشا بوو. زیاتر لە 350 داهێنانی تێسلا لە 25 وڵات سەری هەڵدا و زۆرینەیان دوور بوون لە تێگەیشتن و باوەڕپێکردن. گومانی تێدانیە تێسلا یەکێ بوو لە زیرەکترین و خەیاڵیترین مرۆڤ کە لەسەر زەویدا ڕۆیشتووە. لەسەر چەند سایتێکی فەرمی ئەم پروپاگەندەیە نووسراوە کە باز لە مردنی تێسلا دەکات. دەوترێت کە بە تەنها مردووە لە ژوورەکەی خۆیدا کە ژووری ژمارە 3327 بوو لە هوتێلێکی نیویۆرک بە ناوی نیویۆرکەر. ئەویش ژنێک پێی زانی دوای ئەوەی چوویە ژوورەکەی لەسەر دەرگای ژوورەکەشی نووسا بوو do not disturb، واتە هیچ ئاجم مەکە، کە 2 ڕۆژ پێش مردنی ئەو نووسینەی دانابوو. دوای لە کۆڵینەوە دەرکەوت کە بەهۆی گیرانی دەمارە خوێنبەرەکانی دڵی و ئەویش جەڵتە لێیدا بوو. هەردوو ڕۆژ دوای ئەوە FBI ژوورەکەی تێسلایان گرت و هەرچی زانیاری و نووسراوی تێسلا هەبوو بردیان، چونکە FBI و CIA دژی تێسلا بوون، هەر گومان لەوان هەبوو کە شتەکانی تێسلا ببن. چەند ساڵێک پێشووتریش کە تێسلا گەنج بوو تاقیگەکەیان سووتاند. ڕاستە تێسلا دانیشتووی ئەمریکا بوو، بەڵام ئەوان چارەیان نەدەویست، چونکە تێسلا داهێنانەکانی بواری جەنگی نەدایە دەستی ئەڵمانیا و ئەمریکا و ویستی وزەی کارەبا بکات بە خۆڕایی و وابکە کارەبا پارەی پێ نەدرێت. دەسەڵاتداران ئەمەیان نەویست، بۆیە خەوەکەی تێسلا نەهاتە دی. لە ڕاستیدا مردنی تێسلا بەو جۆرە نەبوو، باڵکو تێسلا خنکێنرا و کوژرا. ئۆتۆ سکۆرزنی کە لە ساڵی 1908 بۆ 1975 ژیاوە، زابطێکی دەستگای هەواڵگیری و کردەوە تایبەتیەکان بوو لە هێزەی گرتوەکانی نازی SS ئەڵمانی کە لە جەنگی جیهانی دووەم تێسلای خنکان کە لە تەمێنی 86 ساڵیدا بوو. کەسێکە بوو بە ناوی ئیریک بێرمێن کە هاوڕێی گرێگ سایزمێنسکی بوو سەبێکۆ دەکەن. ئیریک بە گریک دەڵێ کە کەشفی کردووە چۆن هاوڕێ کچەکەی کچی زابطی پێشووی نازیەگرتوەکانی SS بوو، ئەویش ئۆتۆ سکۆرزنی بووە. پاشان ئۆتۆی لە ئەمریکا بینیوە کە لەوێ ژیاوە. بۆ چەند ساڵێک وەکو دارتاشکاری کردووە. ڕەگەزنامەی پێدراوە لەلایەن CIA-ەوە دوای جەنگی جیهانی دووەم. ئیریک هەندێک جار ناوێکی تەزویر بەکاردەهێنا بۆ خۆی، ئەویش ئیریک ئۆریۆن بوو. گوێی لە ئیعترافی تاوی ئۆتۆ سکۆرزنی بووە کە بەنهێنی لەگەڵ هەندێک ئەندامی کارە قسەی کردووە. کاتێ پیر بوو نزیک بوو لە مردن باسی ئەوەی کردووە کە چۆن تێسلای کوشتووە بە بەڵگەوە لەگەڵ سەدا نوێنەدا. لە نێوان زیاتر لە 100 بەڵگە و ئیعترافی گەورە، ئیریک گوێی لەوە بووە کە سکۆرزنی بە شێوەیەکی شاراوە بەدەستی خۆی تێسلای خنکاندووە لە ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 1943دا. ئەویش بە یارمەتی هاوڕێکی بە ناوی ڕاینهارد گیلن. ئەو کاتە گیلن و سکۆرزنی گەنج بوون، واتە لە تێسلا گەنجتر بوون. دەتوانین بڵین لە نیوە تەمەنی تێسلادا بوون، چونکە سکۆرزنی لە ساڵی 1908 لەدایک بووە، بەڵام تێسلا لە ساڵی 1856دا لەدایک بووە. لە ئاعتراف و بەڵگەکانی سکۆرزنیدا لە زمانی خۆیەوە وتراوە و نووسراوەتەوە کە دەڵێت من و گیڵن فێڵمان لە تێسلا کرد و هەڵمان خەڵەتان چەند ڕۆژێک پێشووتر بۆ ئەوەی وای لێ بکەین زانیاری لێ دەربکەین لەسەر گرنگترین دۆزینەوەکانی. دوای کوشتنی هەموو نووسرا و شتەکانی تێسلامان دزی کە لە قاسەی ژوورەکەی خۆیدا بوو. پاشان نووسرا و دۆزینەوە و شتەکانی نێردران بۆ هیتلەر، بەڵام دواتر سوپای ئەمریکا توانی نووسرا و دۆزینەوە و تازەگەریە گەوهرەکانی تێسلا بگرێتەوە، ئەویش لە ڕێگەی تۆڕێکی نهێنی هەواڵگیری لە کۆتایی جەنگی جیهانی دووەم. لە ڕاستیدا ئەمە تەواوی هەموو زانیارەکان نییە لەسەر ژیانی تێسلا.
بەڵام بە هیوایەوەی زانیارێکی باش و پوختمان لەسەر ژیانی ئەم زانە گەورە و نەمرا خستبێتە ڕوو. سپاس بۆ ئەوی بینەری ڤیدیۆکە بوون. لە بڕگەی داهاتووی بایۆگرافیدا ژیانی چەندین کەسی بەناوبانگی تر دەخینە ڕوو. ئەو بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەمە بکەن گەر نەتان کردووە، لایکی ڤیدیۆکە بکەن بۆ ئەوی بە شێوەیەکی باش وڵاو ببێتەوە. ئەو بیرتان نەچێت هاوڕەکانیشتان بانگێش بکەن و پەیجەکەشمان لە فەیسبوک لایک بکەن بە ناوی تۆپ 10 کوردیش. تاوەکو ڤیدیۆی داهاتوو شاد بن.